گرتنی ئەندەلوس و فرمانڕەوایەتی موسڵمانان بە درێژایی 800 ساڵ. وتەیەکی فارسی هەیە دەڵێت حەقیقەت ئاوێنەیەکی شکاوە، هەر پارچەیەکی لای یەکێکە. ئەمان قسە عەلی وەردی تەفسیری دەکات و دەڵێت عەدالەت و دادپەروەری خودا گەورەترە لەوەی تەنیا بیداتە یەک بەرەولایە. لێرەوە دەتوانین بڵین مێژووی ئیسلام تەنیا مردن نییە، ژیانیشە، تەنیا دواکەوتویی نییە، بەرەو پێشچوونیشە، تەنیا ڕوخاندن نییە، بنیاتنانیشە، تەنیا جەهل و نەزانین نییە، بەڵکو زانینیشە. نیمچە دوورگەی ئیبریا کە ئەندەلوس و پورتوگالی ئەمڕۆ دەگرێتەوە لەژێر کۆنترۆلی دەیان ساڵی ڕۆمانەکان و حکمی کەنیسەی کاسۆلیکی بوو. موسڵمانەکان تا پێش ساڵی 711 لە سنووری ڕۆژهەڵات و ئەفریقادا سنووری دەسەڵاتیان فراوان کردبوو. بریان کردەوە دەستیان بگات بە ئەوروپا. والی ئەفریقیا موسا بن نەسیر کاتێک درک بەتوانە و هێزی تارق بن زیاد دەکات ڕای دەسپێرێت بۆ پەڕینەوە لە ئاو و گرتنی ئەندەلوس. چۆنیەتی و پلانی گرتنی شارەکە: یەکەم، دروستکردنی دەستەیەکی نهێنی بۆ چاودێریکردنی سنوورەکان و سوپای ڕۆم. دووەم، پێگەێنانی هێزێک لە ئەمازیخیەکان بە سەرکردایەتی تارق بن زیاد کە ژمارەیان 5,000 سەرباز زیاتر بوو. سێم، شەڕکردن تا مردن بە گوزارشتی ئیسلام تا شەهید بوون. ئەمە دروشمی هێرشەکەیان بوو. هێرشەکەی تارق بن زیاد لە تەنگەبەری مەغریب و ئیسپانیای ئێستا دەستی پێکرد و دواتر ناونرا تەنگەبەری تارق یان گەروی تارق. تەنانەت ئەو شاخەی لێی گیرسانەوە ناونرا تارق. هەردوو سوپاکە لە دۆڵی بەربات بەیەک دەگەن. ماوەی 8 ڕۆژ شەڕ بەردەوام بوو. ژمارەیەکی زۆر لە هەردوو سوپاکە لە ناوچوون. لە ئەنجامدا سوپای تارق بن زیاد دەست دەگرێت بەسەر شارەکەدا. دواتر سوپایەکیتر بە سەرکردایەتی والی ئەفریقا موسا بن نەسیر بە هێزێکی ترەوە بەرەو ئەندەلوس هەنگاو دەنێت. موسا بن نەسیر ناوەستێت تا تەواوی شارەکان دەگرێت. لە سەرەتادا ئەندەلوس لەلایەن والی ئەفریقاوە بەڕێوە دەبرا. ئەندەلوس لە شارستانیەتی ئیسلامدا ڕۆڵی سەرەکی هەبوو. لەپاڵ بەغدا بوون بە دوو ناوچە لا کێبەرچەی زانستیدا. ئەمە لە کاتێکدا بوو ئەوروپا لەو سەردەمەدا بەهۆی ململانی ناوخۆیی و ناڕەزایەتی دەربڕین لە حکمی کەنیسە تووشی پاشەکشەیەکی گەورە ببوون و کەوتبوونە سەدەیەکی تاریک. هەر لە سەرەتاوە ئەندەلوس بوو بە مەڵبەندی سەرکەوتن و پێشکەوتن لە تەواوی دنیا و شارستانێتی ئیسلامدا. ناوەندەکان دەستیان کرد بە خوێندنی ئەکادمی و گرنگی درا بەلایەنەکانی فەلەکی، کیمیا، کۆمەڵایەتی، زمان، مۆسیقا، شعر، مەنتیق، فەلسەفە و ئەندازیاری. دەیان زانا لە ئەنجامی ئەو پێشکەوتنی ئەندەلوس دروست بوون کە دواتر لە سەردەمی خەلافەتی عەباسیەکاندا بەغدا هاوشانی ئەندەلوس دەچێتە کێبەرچەی زانستی و ناوەندێکی گەورە بۆ وەرگێڕانی کتێب بۆ زمانی عەرەبی دەکەنەوە بە تایبەت لە بواری فەلسەفیدا. بەشێک لە زانایانی ئیسلام کە بەرهەمی ئەو حرەکەتە ژیاریە بوون: قورتوبی، ئیبن خەلدون، خەواریزمی، ئیبن سینا، ئیبن ڕوشد، غەزالی، جابر بن حەیان، ئیبن بەطوطە، ئیبن باجە، ئیبن هەیسەم، ئیبن حەزم، ئیبن کەسیر و یعقوب بن ئیسحاق و دەیان زانایتر کە هەرێکێکیان لە مەجالێکدا ڕۆڵی خۆی جا. هەر جیاوازیەک لە بۆچوونەکانیان هەبوو بێت بە کتێب وەڵامی یەکتریان داوەتەوە تا پەیدابوونی هەندێک گروپی پەڕگیر و سونەتی کە دواتر ڕۆڵ دەجێڕن لە بچووکردنەوەی ئەو بەیەکەوە ژیان و بەرەو پێشچوونە و دواتر دەست دەخەنە ناو پسپۆڕیەکان و بە ناوی دژیەکی لەگەڵ ئاین و بە حوکمی حەڵاڵ و حەرام دەست دەکەن با ڕەتکردنەوە و تەنانەت کوشتنی زۆر لە زانایان یان تەکفیرکردنیان. دەسەڵاتی ئیسلام بۆ ماوەی 800 ساڵ لە ئەندەلوس درێژەی هەبوو بەم جۆرە. ساڵی 756 تا 1039 دەوڵەتی قورتوبە دادەمەزرێت. ساڵی 1039 تا 1085 مەلیکە تائیفیەکان. ساڵی 1085 تا 1145 دەوڵەتی موڕابیتەکان. ساڵی 1145 تا 1238 دەوڵەتی موحیدیەکان. ساڵی 1238 تا 1492 غەرناتە. ئەو بەهێزی و بەرەو پێشچوونەی ئەندەلوس بە جۆرێک بوو کە تا ئەمڕۆژ موسڵمانان حەسرەت بۆ گەڕانەوەی ئەو بەرەو پێشچوونە دەخوازن. لە پەرتووکی چوارنامینکەی عەلی شەریعەتی کە هەژاری مکریانی وەرگێڕانی بۆ کردووە بەم جۆرە وێنای دەکات و دەڵێت ڕۆژێک کە ئیسلام باوی بوو لەناو گەلاندا ناوی بوو، زێڕی هەبوو زۆری هەبوو، چی بوو گوتە هەر ئەوە بوو. مامۆستاکانی ڕۆژ ئاوا لە فێرگا لە زانستگایان لەناو کۆڕی کەی خودایان کاریان لاسایی موسڵمان بوو، دابی ئەوانیان پێجوان بوو کە وای شۆڕیان لەبەر دەکرد، عەمامەیان لەسەر دەکرد. ئەدای ڕازی و ئەبوو عەلی و دینەوەری و غەزالی و چێ و چێی دیکەیان
دەردێنا بەڵام ئەم بەرەو پێشچوونە لەمپەڕی گەورەی بۆ دروست بوو دواتر ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی ئیسلام لەم ناوچەیەدا بەرەو لاوازی چوو بەهۆی دژایەتیکردنی یەکترەوە تەنانەت زۆر گروپ و بەرە دروست بوو بۆ سەرکوتکردنی یەکتر و داوای هاوکاریان لە هێزە مەسیحیەکان دەکرد دابەشبوونی دەسەڵات لە ئەندەلوس بەسەر هۆزەکان و فەرمانڕەوایەتیکردنیان یەکەم ئیشبیلیا لە ڕۆژئاوای ئەندەلوس هۆزی عەبار دووەم تەڵتیلە لەسەر سنووری ناوەڕاست هۆزی زەینون سێیەم قورتوبە لە ناوەڕاست هۆزی جهود چوارەم بەتلیوس لەسەر سنووری خواروو هۆزی ئەفتەس پێنجەم سەرقستە سنووری سەرو هۆزی هود شەشەم غەرناتە لە باشوور هۆزی زیر ئەندەلوس دواتر بوو بە 7 دەوڵەتی بچووک و پاشان درزەکە زیاتر بوو هەڵکشابەرە و 22 دەوڵەت دووبەرەکی نێوان هۆزەکان بوو بەهۆی ئەوەی شار لە دوای شار بکەوێت و تەنیا شوێنێک کەمایەوە غەرناتە بوو قشتاڵەکان بەردەوام بوون لە هەوڵدان بۆ کەوتنی کۆتا شوێن و کوژانەوەی دەسەڵاتی خلافەت لە ناوچەکەدا ساڵی 1492 مەلیکی غەرناتە بە ناوی عەبدوڵڵا بەڕێککەوتن ڕادەستی فێرناندۆی دووەمی کرد و کۆشکی سووری بەجێ هێشت و لە دوورەوە بۆ کۆتا جار ئاوڕیدایەوە و گریە ئەو کاتە دایکی عائیشە قسە بە ناوبانگەکەی دەکات و دەڵێت کاتێ ئازایانە بەرگری ناکەن ناچارن بە زەلیلی بگرین